ئەکسپریمنتال من باسەکە لێرا واکەمەوە کە ئەسڵەن سینەما چییە؟ سینەما بۆ لەو کاتە لەدایک بوو ئای پێشتر نەیەتوانین لەدایک بێت و کاتێک کە لەدایک بوو چ ناوێکیان بۆ هەڵبژارد و هۆکاری ئەم ناوانە چی بوو و سینەما چۆن ئەبیندرا. ئەمە پرسیارهایەکن کە ئێمە ئەباتەوە سەر سینەما ئەکسپریمنتاڵەوەقع. سینەما لە کاتێکا لەدایک بوو کە مۆدێرنیسم دەستی پێکرد و سینەما خۆی مناڵی مۆدێرنیسمە و لەگەڵ مۆدێرنیتە لەدایکە بێت لەوەقع. هەر بۆیە ئەیتوانی زووتر لە مەژ لەدایک بێت، بەڵام کۆمەڵگە ئێستاش پێویستی بەوە نەبوو چون هونەرەکانی کە یانتوانی جواب بدەنەوە. گۆڕانکاریەکی گەورە دروست بوو لە ناو کۆمەڵگا. هونەر دەستی کرد بە ڕخنەگردن. یەکەم شت ئەمە بوو، یەکەم شتێکە لە مۆدێرنیسمان ئێمە خەڵکی وایە مۆدێرنیسمیان نەخواست ئەمە بوو کە جەکدانە شۆڕشێکی کۆمەلگایی دروست بێت، لە ناو کۆمەلگا شۆڕش بێت لە هەر بوارێکە. تەسەور ئەمە بوو کە هونەرەکانی تر ناتوانن بە قووەتێک هونەرێک سینەما ئەم کارە بکە. یعنی سینەما لەدایک بوو لەواقع هاتنەوە ئەم شۆڕشە، یعنی لەگەڵ دەستپێکی ئەم شۆڕشە هونەرێک لەدایکە بێت کە لەواقع شکلی زیستی ئێمە لەگەڵ شکلی ژیانی ئێمە ئەگۆڕێت. والتر بێنیامین لە مەقالەیەکە بەنێوی ئەسەری هونەری بە مسابەی ئیدئۆلۆژی یا بەرهەمی هونەری وەکو ئایدئۆلۆژی لەوێنە باسەکات، دەڵێ هەر ئامێرێک دروستە بێت، هەر شتێک دروستە بێت، هەڵسوکەوتی ئێمە لەگەڵ هونەر ئەگۆڕێت. مۆدێرنیسم کە هات شتێکی گۆڕی، ینی لەگەڵ سەنعەتی چاپی گۆتێنبێرگ یەک شت بە ئام گۆڕدرا، ئەمیش ئەوە بوو کە هونەری جەمعی وەکو شتەی کە والتر بێنیامین باسیەکە لە حەقایق جێڕانی لوکانیدسکۆف باسی لەیەکە ئەمەیەکە ئیتر ئێمە ئەزمونونەکانمان وەکو حەقایەتی پێشوو کە دانیشی لە ناو کۆڕەکە ئەزمونونەکانمان لەگەڵ جێڕانەوە ئەزمموی تاکە کەسیشمان ئەگواستەوە بۆ یەکتر. ئەمە نەما بۆیە هونەرێک لەدایک بوو کە ئەویش لە عینی حاڵکە هۆڵێکی سینەما بوو، لە ناو سینەما ئێمە دانیشتین وەکو ڕۆمان نەبوو کە تۆ لە ماڵەوە بە تاکە کەس بیخێنی. هەر بۆیە تەسەور ئەمە بوو کە بتوانێت ئەو ئەزمونە دروست بکات یا بتوانین ئەم کۆمەلگا بەم شکڵەین بێ، بەڵام سینەما شەرە و ڕوانینە تا کەسیە بوو بەو جیاوازیانەی کە لە درێژایی باسی ئەەکەم. سینەما کە لەدایکە بێت یەکەم ناوێک کە بۆی هەڵەبژێردرێت بیوگرافە یا ئینەماتۆگراف. تماشا ئەم ناوە زیاتر باز لەمە ئاکات کە ژیان تۆمارکەین، بۆ تۆماریەکەی لەبەرەوە ببیندرێت، بۆ ئەمەی کە وەکو بیرەوەریەک بمێنێت. پس لێرانە گرنگیەک دراوە بە بینەر، گرنگی نەدراوە بە بەرهەم، گرنگی نەدراوە بەو شتێک کە تۆمارەکرێت، گرنگی ئەدرێت بۆ تۆمارەی کە دوایی ببیندرێت. بۆیە ئەم دوو وشەیە زیاتر ئەڵێی هونەرێک قرارە لەدایک بێت کە خەڵک ئەبێ فقط وەکو چۆنتان پێ بڵم فقط بیبینن بەشێک لە مێژوو تۆمار بکرێت بۆ بینەر و ئەوانش بتوان بیبینن تەنیا. کینمو فۆتۆگراف یا کرۆنۆ فۆتۆگراف لە واقع دروسترە، باز لە نووسینەوەی کاتووە لای دەکات، یعنی تۆمارکردنی لایت یا ڕووناکی لە واقع لەگەڵ زەمانە. ئەم ناوەیە ما باتەوە بۆ لای بیرۆکەکەی زەمان یا سینەما زەمانەکەی دۆلۆز یا باسەکانی بێرکسۆن لە واقع. ئەم ناوە زۆر نزیکە لە ئەکسپریمنتاڵ، چون باشێک لە ئەو شتێک کە ئێمە بەلامانەوە لە ئەکسپریمنتاڵ گرینگە زەمانە. زەمان بەشێکە کە ئێمە لەگەڵی دەرگیرین. هەر بۆیە کرۆنۆ فۆتۆگراف لە واقع نزیکە لەو بیرۆکەیە و ئەسڵەن
ئەڵێ لە پێش بەداحەتی سینەماکە لەدایکە بێت ئەڵێ بی لەمە کراوەتەوە کە هونەرێک یا یەک دانە بەشێکی کە لە سینەما جیا بێتەوە ئەویش ناوی ئەکسپریمنتاڵە و لەواقع ئەڵێ لەناو ئەم هونەرەش بیرێکی لەمە کراوەتەوە لەواقع لە دروستکردنیە. کینتۆسکۆپ زۆرتر ئەڵێ ئێمە باز لە تۆمارکردنی جوڵەیە تەنیا ینی دیسانە مەشەمان باتەوە بۆ لای باسەکەی دۆلۆز بۆ سینەما حرەکەتەکەی دروستە سینەما جوڵەکەی دروست لە واقع لێرانە ئەڵێ تەنیا یەکدانە ئامێر دروست بووە کە جوڵەکان تۆمار بکات هەر بۆیە ئەمە شتە نییە کە شاید بەلای ئێمەوە زۆر گرنگ بێت و نهایەتە ناوێککەی بۆ دائەنرێت سینەماتۆگرافەکە زیاتر باس لە چیرۆکی بوو نەکات یان نووسینەوەی چیرۆکەکە لە واقع هەر بۆیە ئەم سینەما زیاتر سینەمایەکی ڕەواییە یا ئەم ناوە ئێمە باتەوە بۆ لای سینەمایەکی ڕەوایی. اینجا سینەما لەدایک بووە کەیش لەدایک بووە 5 ساڵ تا 10 ساڵ دوای ئەمەی کە مۆدێرنیسم لەدایک بووە. یەکەم مۆدێرنیسم لە ئیمپرسیۆنیسم و لە هونەر دەست پێکەوتن ئەمە هەمووان نازانین. لە 1890دا سینەما لەکەیە لەدایکە بێت 1895 یعنی دوای ئەمەی کە هونەری مۆدێرنیستی لەدایک بووە تازە سینەما لەدایکە بێت. هەر ئەمە ئەبێتە هۆکاریەوەی کە بەشێک لە مێژووی سینەما هەڵەی تیابێت یان ناچارین هەڵەی تیابێت یعنی هیچ ڕێگایەکمان نییە بێ ئەو هەڵانە ببێت مادەم ئەم هەڵانە نەبێت شتێکی کەم بوونین ینی ناتوانین تعریفێکی دروستمان بۆی ببێت لە ئەم تعریفە غەڵەت هەڵانەیە کە ئێمە لە واقع بە تعریفێکی دروست دەکەین کە من باسی ئەەکەم کوێی ئەم تعریفانە لە واقع هەڵەیە کە ئەبێت باسی لەسەر بکرێت. سینەما لەدایک بووە و ئێستا تەواوی هونەرەکان بە جۆرێک خۆیان بە باوەپیارەی ئەم هونەرە ئازانن یعنی تەواوی هاتوونەتە مەیان ئەڵێن ئەمەی منە ئەمە لەدایک بووی منە ئەمە درێژەی ڕێگای منەدات. لە بیرمان نەچێت لە سەدەی هەژدەکان ململانەیەکی زۆرمان بوو لە بین فۆتۆگرافی و شێوەکاریە یعنی مادام فۆتۆگرافی کە هات فۆتۆگردن وێنەگرتن شێوەکارەکان حەوڵیانەدا وەکو فۆتۆکان ئەوە ڕەعالیتە شت بکێشنەوە و ململانەیە بوو. ئێستا سینەما لەدایک بووە ململانەیەک هەیە لەگەڵ هونەرەکانی دیکە. هەر بۆیە ریچارد لینسی لەسەر ئەم باوەڕەیە کە هونەری سینەما پەیکەرە تەراشی متحرەکە یا پەیکەرە تاشینێکی بە جوڵەیە کە جوڵەی تیابێت هەڵێڵم چی ئێمە بعد بۆ لای ئەمەی کە بیر لە کەسایەتی بیر لە کارکتێرەکانمان بکەینەوە لەناو فیلم یعنی جۆرێک ئینگار دیزاینێک نییە ئینگار لایت نییە ئینگار کامێران نیە چیرۆک نیە هیچ شتێک نییە فقط ئەڵێ ئێمە لە هونەرێکە کە خەریکین شوێنەکان و پانتاکان خەریکینە خەڵقینی وەک کەسایەتێکە ئەم ناوەیان بۆ دامەدانا و تەسەور باسەکە لەمایە کە سینەمای بەهین پەیکەرە تاشی ئەزانی بەرەیەکی کە هاتن وەکو ئابلگانس کە ناوی موسیقای نووریان نا لە سینەما ئەم ناوە دووشت بەهێ ماڵێت یەکەم موسیقایە کە سینەمای ئەبەنە ژێر دیسان سەیتەرەی موسیقا و دووەم نورە یا موسیقای ڕووناکی لە واقع بڵین کە باس لە شێوەکاری و هونەرەکانی وەکو شان و ئەوانە ئاکات بەڵام بۆچی موسیقا ئەمە یەکێک لەو تایبەتمەندیانەی سینەمای ئەکسپریمنتاڵە یعنی چی یعنی ریتم کە من ئەبێ بێمەوە بە تایبەت لەسەر ئەمە قسە بکەم